چەندی لە ئێشە و چەندی لەوکە و چەندی لە برینە برینە. بە چاودێری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و لە ژێرناوی دەواازەی کرانەوە بەڕووی کلتورە جیاوازەکان سەنتەری ڕایەڵ بۆ ئاڵوگۆڕی کللتوری و چالاکی ڕۆشنبیری یەکەمین فستیڤاڵی کللتورە جیاکانی هەرێمی کوردستانی بۆ گۆرانی و هەڵپەرکێ و دیالۆگی کللتوری بە بەشداری دە گروپ و کللتوری هەرێمی کوردستان لە شاری ڕانیە دەست پێ کرد. لە یەکەمین شەوی فستیڤالدا کە لە پارکی دەواازەی ڕانیە بەڕێوەچوو جەماوەرێکی فراوانی ڕانیە و دەوروبەری لە سەرجەم چین و توێژەکان و کەسایەتیەکانی سنوورەکە و لێپرسراوانی حیزبی و حکومی سنوورەکە و وەزیری ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێم بە نوێنەرایەتی سەرۆکی حکوومەتی هەرێم ئامادەی بوون 6 گروپ و تیپی هونەری کللتوری ناوچەکانی خۆیان نمایش کرد. ئەمە وەک ناوەند درێخراوی دیموکراتیەکانی نینەوە ئەمە هاتین بەشدار بوون ئەو فستیڤاڵەی جیاوازیەکان کە دیار بکەین وەک جەنابی وەزیر ئاماژە دەیکا وڵاتی کورد یەک کللتورە هەیە بەڵام هەر ناوچەکی تایبەتمەندخوایە ئەمەژ هاتین تایبەتمەندی ناوچەی دەبەرەکانی قەڕەقۆش دیار بکەین بۆ ئەو ملەتەی نیشە عالەمێکی بدەین بەلێک و ئەمژی خدانی کەلتوری نەوی بی کەلتوری ئەم پێش ئەخستینە و ئەم چش خەلکێکی کێمترینە کەلتورێمە بووە سەرڕێ بێ خەلکی و نیشە خەلکێکی بێ و ئەم خەلکێکی بووە جێ هەندێ توت ڕابط نسبەتە کەلتوری تلگلوری تا دەستخۆشی لە سەنتەری ڕایەڵا کەم بۆ جارێکی تر ڕانیان کردەوە دەواازەیەکی تر لە ڕابردوو بۆ دەواازەی ڕاپەڕین لە ئێستا دەواازەی یەکخستن و ئاوێتەبوونی کللتورە جیاوازەکان کە بە کۆی ئەم کللتورانە کە تەوە کللتوری گەورەی نەتەوەی کورد پێکەهێنن چالاکیی نەوعیە ئومێدی سەرکەوتنیان بۆ خوازین دەرفەتێکە کە لەم دەلاقەوە هەر پێکاتە هەر بەشێک لە پێکاتی نەتەوەی هەر پێکاتە نەتەوەیەکان بتوانن نمایشی خۆیان بکەن. لە دەستپێکی فستیڤالەکەشدا وەزیری ڕۆشنبیری و لاوانی هەرێمی کوردستان بە نوێنەرایەتی دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح وتەیەکی پێشکەش کرد و ئاماژەیدا بە تایبەتمەندی کللتورەکان لە کوردستان کە سەرجەمیان ناسنامەی کوردستانی بوونیان پێوە دیارە و هیوای خواست کە لە ساڵانی داهاتوودا فستیڤالەکە فراوانتر بێت. هەروەها قایم خامی خەزایڕانیەش وتەیەکی پێشکەش کرد و دواتر بۆ دەستپێکی کارەکانی فستیڤال تیپی هونەری شمشاری ڕانیە گەلۆ و گۆرانی ڕۆینەی شاروێرانی پێشکەش کرد. هەموو هەر چالاکیەک بۆ نزیکبوونەوەی کەلتورەکان کەلتورە جیاوازەکان چالاکیەکی گرنگە بەنسبەت ئێمەوە ئەو لایەنە کوردستانیانەیە بەشدار بوون شوێنە جۆراتۆرەکان ئێمە کەلتوری کوردستانیمان هەیە بەڵام ئەو کەلتورە کوردستانیە لە هەر شوێنێکە تایبەتمەندی خۆی هەیە ئەو تایبەتمەندیانە هەمووی کۆ بکەیتەوە ئەچێتە ڕێچکەیەکەوە لەو ڕێچکەیە ئەو کەلتورێکی کوردستانی یەکگرتوو دروستە.